دەیبینن دیمەنی سوتاندنی کۆمیتەیەکێتی نیشتیمانی کوردستانە لە شارۆچکەی سەی سادق لە ئێستادا خەڵکشاندەران ڕۆشتونە ناو کۆمیتەوە کەلوپەلەکانی دێنە دەرەوە و دەیسووتێنن و لە هەوڵی ئەودان بە تەواوەتی ئاگر لە کۆمیتە بەردەن وەکو خۆیان دەڵێن و دەست بگرن بەسەر کۆمیتەدا لە ئێستادا خۆپیشاندەرێکی زۆر لێرە ئامادەن و بە دەمانچاوە بە چەکی بە گوێرەی دەنگی فیشەکان چەکی کلاشینکۆف تەقە دەکرێت بەسەر خۆپیشاندەراندا بەڵام نازانێت ئەو فیشەکانە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەتەقێنرێت یاخود لەلایەن ئەو کەسانەی کە دەیانەوێت کۆمیتە بپارێزن تا ئێستا دیار نییە بەڵام دەبینن خۆپیشاندەران هاتوونەتە ناو کۆمیتەوە و لە ئێستادا هەوڵەدەن کە وەک خۆیان دەڵێن بە تەواوەتی دەست بگرن بەسەر کۆمیتەدا و کەلوپەلەکانی بسووتێنن وەک دەبینن بە سەدان خۆپیشاندەر لێرە کۆبوونەتەوە هێزە ئەمنیەکان نەیانتوانی بەر بە تەوژمی خۆپیشاندانەکان بگرن بە شێوازێکی بەرفراوان خەڵک هێڵژار لەسەر شەقامەکان و خۆپیشاندانەکان بەردەوامە وەکو خۆیان دەڵێن لەوانەیە جگە لە نەوەندە حزبیەکان بەشێک لە دام و دەستگا حکوومیەکانیش هێرش بکرێتە سەرەوە لەلایەن خۆپیشاندەرانەوە کۆتایی زانیاریەکان ئەوانن و لەگەڵ مامون وەک کۆتا زانیاریەکان لێرەوە بۆتان دەگوازینەوە.